دیارە عێراق بەرژەوەندی هەیە لەگەڵ دراوسەکانی لەگەڵ هاوپەیمانەکانی لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا و لەگەڵ هاوپەیمانەکانی لە وڵاتانی ئەوروپی و بە تایبەتی ئەمریکا کە کاریگەری گەورەی لەسەر عێراق هەیە هێزی هاوپەیمانان لە عێراقن و لە ماوەی ڕابردوودا سەرۆکوەزیرانی عێراق سوودانی لە ئەمریکا بوو پاشتر گەڕایەوە ئێستا ئەردۆغان بڕیارە سبەینێ سەردانی عێراق بکات هەردوو سەردانەکە ئەوەی سوودانی بۆ ئەمریکا و هاتین ڕەجەبتەی بەردۆغانیش بۆ عێراق لەسەر چەند پرسێکی تایبەت و جیاوازە زۆرینەیان پرسی ئەمنی و پرسی ئابوورین بێگومان ئەبێت عێراق لە نێوان ئەم هەموو خواست و ویستەی وڵاتانی دراوسێ وڵاتانی دەرە و ئەمریکایە ئەبێ باڵانس ڕابگرێت لە بینیان وڵاتانەیە وڵاتانی دراوسێ هەیە بەرژەوەندی ئابووری لەگەڵ هەن سەبارەت بەمە ڕاگررتنی باڵانس لەلایەن عێراقەوە بەڕێز دکتۆر عەلی بەدران شارەزای سیاسی لە بەسرەوە لەگەڵمانە سوپاس بۆ ئەمەدەبنی بەڕێستان دکتۆر سەرەتا پێم خۆشە پێم بڵێ ئایا عێراق دەتوانێت لە نێوان بەرژەوەندی با بڵین خۆی وڵاتانی دیکە بەرژەوەندیەکانی خۆی بپارێزێ لەسەر حسابی هیچ وڵاتێک بەرژەوەندی وڵاتێکی دیکە تێک نەیە؟ نعم بسم الله الرحمن الرحيم بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سوپاس بۆ ئێوە ڕاستەکەی عێراق ئەمڕۆ لە قۆناغێکی نوێدایەوە پێدەنێتە ماوەیەکی نوێی نێودەوڵەتی لە سەردەمی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ئێمە لەو ماوەی تێبینی ئەوەمان کردووە ئەو سەردانی بۆ واشنگتن کردی و کاریگەری زۆری هەبوو لەسەر بارودۆخی عێراق لەسەر ئاستی ناوخۆیی پەیوەندیەکانی نێوان پێکاتە سیاسەکانی عێراق لە ڕووی سەقامگیری و بە سەقامگیری بارودۆخی سیاسی بە شێوەیەکی گشتی چووکە ئەمە ڕنگدانەوەی سەقامگیری دەرەکی و بارودۆخی دەرەکی عێراقیشە و لەسەر ئاستی هەرێمیش کاریگەری زۆری هەبووە چونکە ئێستا عێراق ڕۆڵێکی گرنگی لە ناوچەکەدا هەیە یارزانێکی گرنگە بۆی سەردانەکەی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەمریکا لەگەڵ شاندیاوەری چەند پێودانگێکی زۆر گرنگی تێدا بوو لە بواری وزە بواری ئەمنی و ئاسایش و سەقامگیری و تەواوی بوارەکان ئەمە نیشانەی ئەوەیە عێراق ئێستا بەرەو پێشەوە دەچێت لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی دەرەوە چونکە پێگەیەکی استراتیژی زۆر گرنگی هەیە لە هەمان کاتدا عێراق دەتوانێت ببێتە ناوەندی بێگەیشتنی زۆر لە وڵاتانی ناوچەکە لەسەر ئاستی هەرێمی لەسەر ئاستی وڵاتانی بیانیش بۆ من پێم وایە عێراق بەم سەردانەی سوودانی بۆ ئەمریکا بابەتێکی دیکەی لە بەردەم دەبێت لەسەر ئاستی نێودەوڵەتی. زۆر باشە کەواتە دکتۆر یعنی لەوانێ تورکی گەلک گەشتبینە ببێ سەردانە ڕەجەب تەیب ئەردوگان دەبێژن و گەلک ڕێکەفتن هاتینە ئامادەکردن سوبەهی تێن واژووکردن کو تورکیا زیاتر وەها نیشان دەدەتن ئەف ڕێکەفتنە یان ئەف سەردانە بەرژەوەندیا تورکیەدایە باشە ji بۆ عێراقیژی یعنی هەمان بەرژەوەندی هەیە هەمان باشی هەیە وێ باندۆر کاریگەری لەسەر باشترکردنا ژیانە هەوڵاتیان عێراقی دروست بکەتن؟ تورکیا وڵاتێکی دراوسێ بەر لە هەموو شتێک پێویستە ئەوەمان لە بەرچاو بێت و ئێمە مامەڵەی ڕاستە خۆمان هەیە لە ڕووی سنووریەوە عێراقش دەیەوێت پەیوەندی خۆ لەگەڵ ئەم وڵاتە بەهێز بکات واقعی ئێستا ئەوەیە کە ئێمە پێویستە لە ڕووی استراتیژیەوە پەیوەندیمان هەبێت مادام کە دراوسەیە بەو شێوەیە پێویستە ئێمەش بەو شێوە پەیوەندیەکانمان بەهێز بکەین و بەرەو پێشەوە بین سەردانی سەرۆک کۆماری تورکیا بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان سەردانێکی زۆر گرنگ دەبێتەوە هۆی پتەوکردنی بارودۆخی ئابووری عێراق و پێم وایە کە عێراق پەیوەندیەکی باشتریشی دەکرێت لەگەڵ تورکیا هەبێت لەوەی ئێستا هەیە بەتایبەتی لە ڕووی بازرگانی و ئەو پەیوەندیە لە نێوان هەردوو وڵاتدا هەیە لە ڕووی جموجۆلی بازرگانی هەستە من ژمارەیەکی دیاریکراوەملا نییە بەڵام ئەوەی هاوردە دەکرێت بە ملیاران دۆلارە بۆیە سەردانەکەی ئەردۆغان بۆ عێراق زۆر گرنگە بابەتەکە بەو شێوەیە کاریگەری ڕاستەوخۆ و ڕنگدانەوەی ڕاستەوخۆی لەسەر هاوڵاتیان ڕەنگە نەبێت بەڵام ڕەنگە یەکێک لەو دۆسیانی کە تاوەتێ دەکرێن کاریگەر لەسەر هاوڵاتیان هەبێت وەکو بە دۆسێ ئاو کە زۆر گرنگە چونکە ئێمە وڵاتێکی سنوورین و سنووری ڕاستەوخۆمان هەیە ئێستاش عێراق لە بەردەم مەترسیەکی ڕاستەقینەدایە لە بابەتی کێشەی ئاو و بابەتی ڕێژەی باران لە عێراق وەکو دەزانن کەمە وەگرتنەوەی ئاوی بەنداوەکان ڕۆڵی هەیە لە عێراق وەکو دەزانن ساڵێک باران هەیە ساڵێک وشکە ساڵیە ئەمە بۆیە پێویستە بابەتێک کە پێویستی بە چارەسەرکردنە
بە تایبەتی تورکیا کە بەندەرێکی زۆری لەسەر ئەو ڕووبارانە دروست کردووە کە دەژێنە نێو عراقەوە و ئێمە دەتوانین ڕێککەوتن بکەین ئەمە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر هاوڵاتیان دەبێت کە کاریگەری لەسەر پیشەسازی و زووتیاری و بازرگانی و سامانی ئاژەڵی و گەیشتنی ئاو بە خەڵکی ئەمە زۆر گرنگە بۆ خەڵکی لە بواری ئابووریش لە بواری ئابووریش بە هەمان شێوە ڕەنگە ڕاستەوخۆ نەیبێ وەکو تاکە کەس بەڵام کاریگەر لەسەر بازار بە شێوەیەکی گشتی دەبێت چکە ئێمە دەزانین بازرگانێکی زۆر گەورە هەیە کەلوپەلێکی زۆر توکە دێتە نێو عراقەوە بۆی ئەمەش مانای چیە مانایەوەکە عراق ڕۆڵێکی پێشنکارانەی هەیە لە ماوەڵەکردن لەگەڵ تورکیا بۆیە دەوێت گرنگی بە بابەتی ئابووری بدات و ئێمە دەتوانین سوود لەم بابەتە وەربگری لەو کەیسانەی لە بەژۆدی خۆمانداین وەکو کەیسی ئاو بۆی پەیوەندەکانمان بەرەو پێشەوە بین و عراق سوود ببینێت لەم کۆبوونەوانە وەک چۆن ئێمە تورکیا سوود ئێمە دەبینێت پێویستە ئێمەش سوود لە تورکیا ببینین بۆ توانین ئەوە بڵین کە سەردانەکە کاریگەریەکی زۆری دەبێت و پێگەیەکی باشتر بە عراق دەدات لەسەر ئاستی جیهان دەچونکە بەدەگمەن دەبینیت کە ڕەجەب تایب ئەردۆغان سەردانی وڵاتێک بکات بەڵام ئەم سەردانەی ئەمڕۆی ئاماژەیەکە بۆ ئەوی کە عراقیش بەهێزە عراق سەقام گیرە وەکو منیش ئاگداریشم کە سەردانی هەرێمی کوردستان دەکات و سەردانەکەش سەردانێکی گرنگ دەبێت چونکە ئێمەش ئەمە دەمانەوێت کە هەرێمی کوردستان بەشێکە لە عراق و پێویستە مافەکانی وەربگیرێت لەسەر ئاستی دەرەکی و ناوخۆی ئەو مافانەی هەیەی وەری بگرێت و ئێمە وەکو وڵاتێکی پێشەنکار دەربکەوین. زۆر باشە دکتۆر پێتان وایە عراق بتوانێت لەسەر خەتێکی استراتیژی بڕوات بۆی کە تەنیا لە بەرژەوەندی وڵاتی خۆی دوور لە چوارچەوەی بەرژەوەندی وڵاتانی دیکە مامڕە لەگەڵ وڵاتانی تردا بکات باڵانس ڕابگرێ؟ دروستە پاراستنی هێڵی استراتیژی گرنگە بەڵام ئێمە نابێت کە وابزانین کە کاتێک ڕێککەوتن دەکەێت تەنیا لە بەرژەوەندی عراقا یاخود تەنیا لە بەرژەوەندی دەوڵەتێکدا ئێستا ئێمە گرە و لەسەر ڕێگەی گەشە پێدان دەکەین گرە و لەسەر چی دەکەین گرە و لەسەر ئەو ڕێگە ئاسینینە دەکەین کە بڕیار وایە لەگەڵ تورکیا دروست بکرێت ئەمە تەنیا لە بەرژەوەندی عراقا نەخێر چونکە ئامە لە بەرژەوەندی هەردوو وڵاتە بۆیە لێرەدا بەرژەوەندی هاوبەشێ ئەو هێڵە استراتیژیە بەم زۆرەیە بۆیە کاتێک تۆ ڕێککەوتن لەگەڵ تورکیا دەکەیت ناکرێت تورکیا بە دۆڕاو بسێتە دەرەوتەنێ لە بەرژەوەندی ئێمە بێت ئێمەش نامانەوێت ئەوەی بەرامبەر یاخود بەرامبەرەکەمان دۆڕاو بێت بەڵکو دەمانەوێت هاوبەش بین چونکە ئێمە هاوبەشێکی ڕاستەقینەی ناوچەکەین و وەکو عراق ئەو قورسایشمان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ڕۆڵمان هەبێت ڕۆڵێکی بەو شێوەیە کە وڵاتانی ناوچەکە وڵاتانی دراوسێ لەوە تێبگەن کە عراقی سەروەری خۆی هەیە وڵاتێکی گرنگە بۆیە دەتوانین زۆرێک لەو مەلەفانە کۆبکەینەوە پێنجیان پێم وایە لەو دۆسیانە واژویان لەسەر دەکرد سەردانەکەی ئەردۆگان لە هەمان گرنگتر بابەتی ئەمنیە پێویستە یەکێک لەو شتانە بێت پێویستە کە هێرشەکان بۆ سەر ناوچەکان ڕابگیرێن نابێت بە هیچ پاساوێک بەبوونی پەکەکە و ئەم زۆرە بابەتانە هێرش بکرێتە سەر هیچ ناوچەیەک چونکە ئێمە وڵاتی دراوسین بابەتی سیاسی و ئەمنی هاوبەش لە نێوانماندا هەیە لەسەر ئاستی سنوور لەسەر ئاستی ئاو پێویستە ئەم بابەتانە بە گفتوگۆ چارەسەر بکرێن بە شێوەیەک لە بەرژەوەندی هەردوو لامان بێت بەڵام نابێت وڵاتێک وابزانێت کە تەنیا بڕیار دەدات و باڵادەستە بە سەرڕادات ئەمە قبولکراو نییە. دکتۆر علی ینی بەشێک شرۆڤەکارێن سیاسی بەساوەیەکێ دەکەن و ئەردوگان بڕیارە دەبێت سەردانێدا دوو ئارمانجان بەدەست بخیتن دوو ئارمانجا بپێکیتن یەک بەهێزکردنا پەیوەندیên بازرگانی ئابووریە و قەبارەیە ئالۆگۆریە بازرگانی دناوبەرە تورکیا و عێراقی زێدەتر بکەتن ji bo vê çendê bibite firyad resek ji bo vê krîza aboriya ku rol li Tirkiyeyê kiriye ev yayekî ya duê dibêjin ku Erdogan dixwazîtin kêşeyeka 40 salî digel PKK bi rêya Iraqê çareser biketin pirs ev ye aya di vê seredanê da Erdogan dikarîtin bi rêya Iraqê van her du babatane di berjewendiya xwe da bi dawî bînîtin yek pirsa aborî dû jî pirsa PKK ye Iraq milê xwe didete ber vê yekê ku PKK di nava axa xwe da derbixîtin bi hemahengî digel Tirkiyeyê.
هي وحدها هذه الزيارة لم تكن تانية أم سردانا بالتانية بس نابد بويتو يمكن شان تسار السرب كان سوكا دواي أم سردانا كومالا سردانا كي كي بدوا دادت لشان دكان لنيوان حكومة فيدرالية حكومة العراق وحكومة تركيا بيوستا شان دكان لسر أسي سروك وزيران بن وشان دي بألاب سيد سرداني تركيا بكات أمانة تانية بيش دستين وبايكان دادنين بوي بيونديكي باشتر بنیاد بن لەسەر ئاستی ئەو دۆسیەی ئێوەی ئاماژەتان پێدا بە هەمان شێوە پێویستە گفتوگۆی بەردەوامی لەبارە بکەن ڕەنگە تورکیا ئەم دوو بابەتەی بووێت بەڵام ئێمەش چەند شتێکی لە تورکیامان دەوێت بابەتی ئابووری سوودی بۆ هەردوو لایە بوونی پەکەکە کە بابەتێکی زۆر گرنگە و یارمەتی دەرە لەوەی بارودۆخی ئامنی ناوچەکە شێواو بێت ئێمەش نامانەوێت بابەتێکی لەو زۆر لە نێو عراقدا بێت ئێمە پێشوازی لەم گروپە سەکدارانە ناکەین چکە ئەمە بەدڵی وەک چۆن تورکیا ئەمەی ناوێت ئێمەش بە هەمان شێوە ئەم بابەتەمان نامەوێت چکە ئێمەش نامانەوێت تورکیا هێرش بکاتە سەر هیچ ناوچەیەک و نامانەوێت عراق ببێتە گۆڕەپانێک بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دیکە یاخود بۆ یەکلایکردنەوەی ململانەی وڵاتانی دیکە لەسەر خاکی خۆیەوە تورکیا بێت ئێران بێت یاخود هەر وڵاتێکی دراوسێ بێت ئەم بابەتە بۆ هەموو لایەک دروستە بۆیە ئەمە سەرەتایەکەی لە سەردانەکەی ئۆردوغانەوە دەبێت دواتر سەردانی دیکەی بەدواوە دادێت بەڵام سەردانەکەی بۆ یەکلایکردنەوەی پرسە سەرەکیەکانە ئەو بوو خۆی هاتووە بۆیە ئەم کە بەخۆی هاتووە وەکو ئەو وایە نیاز پاچێک دەردەبڕێت بۆ ئەوی ڕێککەوتن لەگەڵ عراق بکات بە هەمان شێوەش کە چۆن سوودان ئەم سەردانانەی کردووە ئەردۆغان دەیەوێت ڕێککەوتن بکات بۆیە خۆی هاتووە دەیەوێت ڕێککەوێت لەسەر ئەم بابەتانە ڕێککەوتنەکان دەکرێن واژوو دەکرێن بەڵام ڕێککەوتنی سەرەتایی دەبن کە بابەتی ئابووری بابەتێکە کۆتایی پێ هاتووە چونکە ئێمە ڕێککەوتنی استراتیژی ئابووریمان لەگەڵ تورکیا هەیە بابەتی پەکەکە و گروپە چەکدارەکان بابەتێکە پێویستی بە لێکۆڵینەوەی ئێمە نامانێت بڵێ بابەتێکی ئالۆزە بەڵام بەم سەردانەی ئەردۆغان کۆتایی نایەت و بە یەک ڕێککەوتنیش کۆتایی نایێت چونکە ئەم بابەتە تەمەری چەندین ساڵە وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد من پێم وایە پێویستی بەکاتە پێویستی بە 2 بۆ 3 ساڵە ئەگەر عراق جددی بێت لەم بابەتە لەگەڵ تورکیا کۆتایی پێدێت. زۆر باشە دکتۆر علی ئەلبەدران شارەزای سیاسی لە بەسایەت گەلمەدا بووی گەلێکی سوپاس دکتۆرین هەرابن.